بزانین زانیاری چیتری لایە ئەم کۆڵانە بۆچی کەس ناتوانێت بێرە بڕۆ قرس بەدەستەکان بزەبت لەکوێوە مەکتەبێکی لێ لەو پێشەوە مەکتەبێکی لێ لەو پێشەوە لە پشتەوە مەکتەوە بڕێ قەناس بەدەستیان لەوەیە هاوڵاتی بێگوناحەوانە بریندارەکەم بەریارڕەتە بێ هیچ هاوڵاتیەک لێرە تێپەڕیەوە بریندار بکرێن بە قەناس بەدەست هەروە بە ئەمری مدیری شورتەی هێرش مدیری شورتەی دووس ڕۆکان لێ پرسە ئەمڕۆ بە تایبەتی ئەم بەیانیە کەس بریندار کراوە ڕاستیەکەی حکوومەتی عێراقی چونکە مدیر شورتەیەکە بەرپرسی عێراقە بەرپرسێکە لە حکوومەتی عێراق گرم پرسیاری هاوکارانم ئەوەیە کە ئەمڕۆ بە تەقی قەناس بەدەستەکان هیچ هاوڵاتێک بریندار کراوە هاوڵاتی لێوا بریندارکەم بە هەمەڕی ئێمە دەرمان کردووە لێوە بێگوناحم بێت ینی باشە ئەم کۆڵانە تاکەی بەو شێوە ئەمێنێتەوە کەس ناتوانێت پێات تێپەڕ بێت وەڵی چاوەڕێ ئەمرمانە ئەمانە ماڵ ئەوە نین ینی هینکەین بەڵام چاوەڕێ ئەمرمانە و ئیشەڵا پاکیانەوەکەین باشە هیچ بڕیارێک هەیە بۆی کە ئەم بارودۆخە کۆتای پێ بێنرێت چاوەڕێ بڕیاری سەرەوەی خۆمانی دەست خۆش ئەخاوەنەوە دەرهێزەکانی پێشمەرگەش ناتوانن لەبەر ئەوەی کە پلانی ئەمنێ ناتوانن هەموو شتێک بڵێن بەڵام ئەوەی کە ئێستا لە دووسخورمات و ڕۆدا بارودۆخی دووسخورمات و بەم شێوەیە ڕاستە شەڕ و ڕوبەڕووبوونەوە نەماوە بەڵام بەشێکی زۆری دووسخورمات و سۆڵ بووە هاوڵاتیان ڕۆشنەوە ماڵەکانیان نایەنە دەرەوە بازاڕەکان بە تەواوەتی داخراون بەشێکی گشتی بارودۆخەکە ئێستا ئارامە بەڵام بەهۆی تەقی قەناس بەدەستەکانەوە هیچ هاوڵاتێک ناتوانێت بێتە دەرەوە هێزەکانی پێشمەرگەش تا ڕادەیەک بڵێ زۆر باشە ڕۆکان شەڕ ئێستا بەردەوامە دووسخورمات و یاخود وەستاوە ببوورە خاونەکە پرسیارەکە دووبارەکەی تۆ بە تەواوەتی گوێم لێت نەبوو شەڕ پێکدادان ئێستا لە دووسخورمات و بەردەوام یاخود وەستاوە بەپی ئەو زانیارەی لاتە شەڕ و پێکدادان لە دووسخورمات و بەردەوام نییە کۆتایی هاتووە شەڕ و ڕوبەڕووبوونەوەکان وەستاوە بەڵام ئەوەی کە هەیە هیچ هاوڵاتیەک ناتوانێت بێتە دەرەوە هێزەکانی پێشمەرگەش وەکو خۆیان ئەڵێن ناتوان بستنە هەندێک ناوچە کە چەکدارانی حەجی شعبی لە یاخود قەناس بەدەستەکانی حەجی شعبی لە واتە تا ئێستا ڕێکەوتنێک نییە بۆی کە ئەم شەڕ و ڕوبەڕووبوونانە بەردەوامی کۆتایی پێ بهێنرێت بەڵام تەقەکردن بە قەناس و بریندارکردنی هاوڵاتی کوشتنی هێزەکانی بەتایبەت هاوڵاتیان بەردەوامە لەلایەن چەکدارانی حەجی شعبیەوە بڵێ ڕۆکان ئەو گەڕەکەی پشتەوە ناوی چییە؟ ئایا دانیشتوانی ئەو خانوانە لەوێن یاخود چۆڵیان کردووە لە ئێستادا؟ زۆر باشە بنەمەوێت زانیارەکە لە هێزەکانی پێشمەرگە و وەرگرت